بینەرانی عزیز لە هەر شوێنەکەن سڵاویەمەتان لێبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ بابەتێکی زۆر جیاوازم بۆ هەڵبژاردوون بە میوانداری کاک بەختیار ساڵح کابڕێزیان یاریزان و ڕاهێنەری شەترەنجن قسە و باس ئەەکەین لەسەر یاری شەترەنج هەروەها تایبەتمەندیەکانی ئەم یاریە. کاک بەختیار بەخێربەی سەر و سەرچاو سپاس بۆ ئامادەبوونت. کاک بەختیار پێم خۆشە بزانم وەکو خۆت ماوەی چەند ساڵە وەرزشی شەترەنج ئەەکەی چۆن بوو حەزت کرد کە فێربی ئەم وەرزشە بکەیت؟ سەرەتا سپاس بۆ بەرنامەکەتان. سپاس بۆ ئێوەش. من هەر لە مناڵیەوە من برا گەورەکەم یاری شەترەنجێ کرد لە ئەوە فێری جوڵەکانی شەترەنج بووم، بەڵام وەکەوەی کە مدەڕیبم نەبوو بە شێوەیەکی ئەکادیمی فێر نەبووم، ینی درەنگ کەوتم لە شەترەنجە. باشە. من لە مەرحەلە دوی جامیعەیە بە شێوەیەکی ئەکادیمی فێری شەترەنج بووم کە کاتێکی درەنگ بوو بەنسبەت منەوە بۆ فێربوون، بە شێوەیەکی ئەکادیمی و علمی فێر بووم. باشە. چۆن بۆ مەسەلەن لە مەرحەلە دوی زانکۆیان مەسەن بیری لەوە کردەوە فێربی هیچ کەسێکی نزیکت هەبوو ئەم یاریە بکات؟ چۆن مەسەلەن حەزت لێی بوو؟ چۆن بڕیارت یا بۆ نمونەیان یاریەکی قورسە لە پڕە ئاوا تۆ لە مەرحەلە دوی جامیعەیە حەز بکەی فێری ئەم یاریە بیت؟ من کە جوڵەکان مەزانی وا مەزانی بۆ نمونە ینی کەس نییە بەقە من باش بێت تاوەکوەوەی کە جەماعەتی هاوڕێی خۆمم بینی ئەو سیرەکەم بۆ من هیچ نازانم لە شەترەنجە، چکە شەترەنج پێویستی بە کۆمەڵێک ئەساسیات هەیە لە ئەوڵەوە بێ فێری ببی بە مناڵی باشترە فێری ببی، چکە مناڵ لەو تەمەنەیە مێشێکی سڵافی هەیە بۆ فێربوون و هیچ بۆ نمونە هیچ مەسئولیاتێکی لەسەرشان نییە و باشترین کاتیش بۆ فێربوونی هەر علمێک لە علمەکان، چکە شەترەنجێکێکە لە علمەکان بۆ نمونە کاتی مناڵیە کە ئەوانم ناسی ئەو پێیوتم ئەو هاوڕێم محەممەد لامبۆ لە کەلارە ئێستا و وتی تۆ بە شێوێکی ئەکادیمی فێر نەبی لە بەدەوەی پێویستەکە بۆ نمونە تۆ ئۆپنینەکان بزانیت پێویستەکە بۆ نمونەوە لە ناو شەترەنج بەشێکی پێوتێ وەسەتی شەترەنج بەشێکەمانەیە پێوتێ نیهایەتی شەترەنجە بێت و ئەم هەموو لەسەر ئەم سێ مەرحەلەیە تۆ علمێکی باشی پێبێ و بتوانیت لە هەر سێ مەرحەلەکە یا سەرکەوتوو بیت بۆ یاریەکە بەریتەوە. زۆر باشەتە لەوە بۆ زیاتر ناو ئەو بوارەوە. پێم خۆشە بزانم باسێکی وەکو ڕاهێنەرێک بەڕێستان وەکو مامۆسایەک باسێکی مێژووی شەترەنجم بۆ بکەی ئەوەی زانیارێت لەسەری هەبێ. بزانم سەرەتا شەترەنج لە چ وڵاتێکەوە سەری هەڵداوە؟ ئەی سەرەتا وەکو هەر وەرزش بۆ یاخۆ زیاتر دوای ئەوە پەرەی پێدراوە؟ سەرەتاش کە شەترەنج دروست بۆ وەکو ئێستا نەبووە، ناوی شەترەنجیش نەبووە، چاتوڕان جای ناو بووە بۆ نمونە کە مێژووکەی ئەگەڕێتەوە بۆ هەندستان، ینی یەکەم وڵات کە بۆ نمونە شەترەنجی تیا کراوە هەندستانەوە بەو شێوە و یاستا و قانونی ئێستاژ نەبووە بۆ ئەگەڕێتەوە بۆ سەدەکانی بینی سەدەی چوارەم و پێنجەم بۆ نمونە کە وردە پەرەی پێدرا و لە سەدەی حەوت و هەشتا بۆ نمونە ناوی لێندا شەترەنج و ئەو بەو یاسا و ڕێسانی ئێستا کە هەیە بۆ نمونە شەترەنجەکرێت. ئەوەنەی شتم لەسەر خوێن دەبێتەوە ئەوەنەی ئاگادار بم ئەڵێ کاتی خۆی ئەو کەسێکی ئاسایی بۆ کە دروستی کردووە پاشاکەیان بڵێن نەخۆش بووە، چەند دکتۆری کردووە چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە، دوای کەسێک ئەم یارەی بۆ بردووە دوای ماوەیەک پاشاکە نەخۆشیەکەی بیرچێتەوە، ینی ئەوەش بۆەوە گەڕێتەوە کە تەرکیزی زیاتر لای نەخۆشیەکەی نەبوو، تەرکیزی لە لای یاریەکە بووە نەخۆشیەکەی بیرچێتەوە. شەترەنجا بۆ نمونە کات لە بەتایبەت لە کاتی یاریە بۆ نمونە تۆ پێویستە کات تەرکیزێکی زۆر باشە دەبێت لەسەر یاریەکە، لەسەر مڕەبعەکان، لەسەر ئالەتەکان، لەسەر جوڵەی خۆت و جوڵەی بەرامبەریش. بۆیە بە هەموو شێوەیەک بۆ نمونە ئەوەی کە لە دەرەوەیە لە بیر تەباتەوە بڵێ کە چیتە ناو یاریەکە ئەبێ بە تەواوەتی تەرکیزی لەسەر یاریەکە بێ. کۆمەڵێکی تریش هەیە لەسەر بۆ نمونە لەسەر مێژی شەترەنج بۆ نمونە کە چۆن ناتوە، بەڵام ئەسڵێکە ئەگەڕێتەوە بۆ هەندستان، دواتر هاتۆتە ئێرانەوە ئەمجا چۆتە ئەوروپا و بۆ شێوازەوە. بەڵام زیاتر لە وڵاتانی ئەوروپیا زیاتر پەرەی پێدراوە. سەرەتا مێژووەکەی بۆ هیندستان گەڕاوەتەوە، دواتر لە وڵاتە ئەوروپیەکانە دواتر هاتۆتە ئێران و ئەمجا چۆتە وڵاتە ئەوروپیەکانی ژانی شەرقی ئەوسەد بوون لای خۆمان و لە منتیقەی خۆشمان بۆ زۆر برەی پێدراوە. لە ئێستا بۆ نمونە ئێرانێکێکە لە وڵاتە
بەهێزەکان لە شەترەنج چکە بۆ بە کولتور لە ناویانە بۆ بە ئەخلاق لە ناویانە بۆ منە شەترەنج ینی بۆ منە ئێستا لە وڵاتی خۆمانە بەتایبەت لە کوردستانە زۆرە احتیمامی پێ نادن بە یاری شەترەنج شەترەنجی یەکێکە لە یاریەکان کە جیاوازە لە هەموو وەرشەکانی کە بۆ نمونە ئۆلۆمپیاتی تایبەت بە خۆی هەیە ئێستا ئۆلۆمپیاتی عالم بەڕێوەچە لە فەڕەنسا بۆ نمونە هەموو یاریەکانی تیا جگە لە شەترەنج بۆ لەبەرەوەی شەترەنج یاریێکی جیاوازە وەرشێکی جیاوازە لە هەموو وەرشەکانی کە زۆر باشە دواتر باسی ئۆلۆمپیاتەکەکەین پێم خۆشە باسێکی شەترەنجەکەم بۆ بکەی بزانم ئەم تەختەی ژێری چی پێڵێن ئەمانەی کە هێناوتن ئەمانە ناوەکانیان چیە ئاماژەیەکی پێبەی بزانم لە نێوان شەترەنج لە نێوان تەنها دوو کەسە مەسەلەن یاریە کاکرێ یاخود لە ئەتوانی کەسی تر زیاد بکەی ئەمەی بە کوردی خۆمان پێڵن داشماڵ باشە ئەنی بۆ منە ناوێکی تی هەیە بە ئینگلیزی پێوترێ بۆرد بە عەرەبی پێوتێ ڕوقعە بۆ نمونە باشە کە لە 64 خانە مربع پێگاتووە بۆ نمونە 64 مربعە بۆ نمونە سیودیان بڵین پێوتێ بەشی سپی چکە شەترەنجەکرێ بە دوو بەشەوە سپی لەگەڵ ڕەشە باشە سیدووشان هی ڕەشە بۆ نمونە لە ئەم 64 خانەیە دابەش بووە دابش بووە بۆ نمونە سێ بۆ لێرە ژمارەمان هەیە 1 2 3 4 5 6 7 8 خانە 1 و 2 3 و 4 بەشی سپیە 5 و 6 و 7 و 8 بەشی ڕەشە باشە ئەمە ژمارە بەڵێ ئەمە کردمان بە دوو بەشە وایە لە خوالیشەوە بە شێوەیەکی ئاسوایی بۆ نەکە ئەوهای بۆ ئەو بە شێوەیەکی ئاسوایی بوو 1 و 2 3 4 بە شێوەیەکی ستونی حروفمانەیە ئەی و بی و سی و دی هەتاوەکو ئێچمانێ باشە ئەی و بی و سی و دی جەناحی وەزیرە یعنی بەشی وەزیرە باشە ئی لەگەڵ F G H بەشی مەلیکە ئانی کراوە بەم چوار بەشەوە بۆ نمونە شەترەنج بە هەمان شێوە بۆ ڕەشەکەش بەڵێ بۆ ڕەشەکە ژەمان شوێ چەند ئالەتمان هەبێت بۆ نمونە بۆ سپی لێرە دوو قەڵامان هەیە بۆ سپی دوو قەڵاشمان هەیە بۆ ڕەش دوو ئەسپمان هەیە بۆ سپی دوو ئەسپیشمان هەیە بۆ ڕەش دوو فیلمان هەیە دوو فیلیشمان هەیە بۆ ڕەش بە هەمان شێوە لە ناونانی ئەمانە چێ بۆ نمونە قەڵاکە دیارە قەڵایە بۆ نمونە ئەسپەکەش باشە مثلەن فیل ئینجا مەلیک ئینجا ئەمەی پاڵی وەزیر مثلەن لە مەبەست لە ناونانی ئەمانە لە چیا بووە بیرۆکەکە کە ئەگەر بیرۆکەکە بۆ جەنگ بوو بێ بۆ نمونە ینی قوتی فیل جیاوازترە وەک لە قوتی ئەسبیا قەڵایان بۆ نمونە قەڵا دایمێ خوا بۆ بەرگری بووە لە کۆتاییە تێگەی باشە ینی بۆ وەزیر ینی ڕۆڵێکی سەرەکی ئەبینێت زیاتر کوێن بۆ نمونە ئەوەسی لە شێ لە ئافرەتە کاتی خۆی لە دەسەڵاتی هەموو پاشاکانە ئافرەت ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە بەڕێوەبردنا بۆ نمونە لە ناو ڕوقعەکەیشا گرنگترین بۆ نمونە ئالەت کە هەمانە لە ناو ینی تەحەکومەکە بۆ یاریەکە زیاتر وەزیرە لە هەمووی گرنگترە و ئەگەر بێنە سەر خاڵبەندەکانیش بۆ وەزیر لە هەمویان خاڵبەندی زیاترە کە هەمویان چیەکەن بەرگریەکەن لە پاشا بۆی کە کشومات نەبێت باشە خاڵبەندێکەکەمە بەس لە چ شتێکە بەم خۆشەوە زیاتر ئەنی بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەمانە کە پێیان وترێ بەیدەقیا جوندی یا سەرباز یا پێشمەرگە ئێمە هەر ناوێکی بنین بۆ نمونە هەموو کار لە ڕێزی پێشەوە بوون باشە ئەمانە هەرێکێک لەمانە یەک خاڵیان لەسەرە ئەنی یەک خاڵن بۆن ئەمە یەک خاڵەکە لە ناو ڕوقەکەیە یەک باش ئەگەر یەکێک لەوانە بچۆڵێنی یەکی خاڵک لەم ئەمریکای ناوتە زیاتر بێت نە ئیسا بۆن مەگەر ئەم بەیدەقەی تۆ بخورێت یعنی تۆ بۆ نمونە خاڵەکە لێ ئەڕوا لە جاتیەوەی بێ بە بۆ سپی بێ بە زاید ئەبێ بە ناقسیەک بۆ نمونە ئەگەر ڕەش بیخوا بۆ نمونە بەڵام ئەگەر ئەسپێک بخوات بۆ نمونە ئەسپێک ینی بەرامبەرەکەت بە بەلاش بیخوا ئەسپێک سێ خاڵە بۆ نمونە یاریەکە یەکسەر بۆ کۆمپیوتەر یا شتێک بۆ کە تۆ بەکاری ینی دوایەوە زایسیان ناقسێت دەیاتی ئەگەر بۆ ئەسپێک لە پێش بیت حاڵە فیلەکە سێ خاڵە تقریبا نۆک و ئەسب وایە باشە قەڵا پێنج خاڵە بۆ ئیسا وەزیر لە هەمیان گرنگترەکە نۆ خاڵە نۆ خاڵ ئەی هین کینگەکە کینگەکە هەمووی شەڕەکە بۆ پاراستنیەوە بەڵێ هین نابێت کە ئەو دۆڕە ئیتر یاریەکە کۆشمات بوو یاریەکە کۆتایی پێ بەڵێ زۆر باشە سێ جۆر سێ نەتیجەشمان هەیە لە یاری شەترەنجە باشە یەکێکیان بردنەوەیە واتە قۆناغەکانی بەڵێ یەکیان تۆ یادەکا بیتەوە دومیشان ئەدۆڕیت چۆن دەست پێ ئەکرێ بۆ نمونە ئەگەر لە نێوان دوو کەسا بێ دەستپێکەکە بۆ کامیان ئەبێ لەسەر چ بنەمایە هەموو کات دەستپێکی شەترەنج بۆ سپیە بۆ سپیە
ئەگەر تۆ بۆ نمونە لە یاریە کابی خۆت بەدڵی خۆت سپێکە هەڵەبژێری ڕەشەکەی بە بەرامبەر یا خۆت ئەی ئەویان لەسەر چ بنەما ئێستا بۆ نمونە یاری شەترەنج جوای لێ هاتووە پێوترێ ئۆپنین ئەو ئۆپنینەی تۆ هەڵەبژێری بۆ سپی هەر ئۆپنینێ بکەی ئەبێ بە پێی ڕەش جواب بیتەوە ڕەش یعنی تەحەکوم ئەکات بۆی کە تۆ بچتە ناو چی ئۆپنینێکەوە بۆ نمە تۆی سا بەردەمی مەلیکە جوڵێنی کە پێوترێت ئەمە ئیفۆر باشە ئەمە چکان لە شەترەنجان نووسینی ژیژباریە بەدەست تۆ نییە بۆ ئەبێ بینوسیت ئەمە کە تۆ ئەیکەی خۆ ناتوانانی بە ئارزی خۆت ئەو ئۆپنینی کە تۆ لە مێش کتابیکەی چێ جوابتەیەتەوە ڕەش جوابتەیەتەوە ئەگەر یەک جوڵە بێ ئەمە ئۆپنینێکی ترەکە پێوتێ دیفاع فەڕەنسی و ئەبێت تۆ پشتنا ئۆپنینەوە بە ئەگەر دوان بێت ئەبێت تۆ پشتنا ئەوەی کە ئەوەوێت ئەگەر لێرەوە ئەمە پێش بخات ئەبێ پشتنا ئۆپنینێکیکەوە ئەگەر بۆ نمونە F5 کا بۆ نمونە داوای بە دقیقە ئەبێشنا ئۆپنینێکی تۆ کەواتە ڕەشیش بەشێکە لە چی لە یاریەکە هەتا حکوومەکە تۆ بۆ نمونە بشتێ ناوچی ئۆپنینەکە زۆر باشە وتت سێ قۆناغی هەیە ئەو سێ قۆناغە مە باس کە بزانم پێش بەرنامە باسمان کردوتە لە هەر ئەگەر کەسێک براوە بێ هەر سێ قۆناغەکە بباتەوە ئینجا بێ بە براوە ئەخر تۆ باسی شانسەگەر وایە ئەوە پێش بەرنامە ئەنی بۆیە من پێ دەڵێم زۆربەی کات شانس تیا دەور نبینێت بۆ لەبەرەوەی تۆ پێویستەکە لە سێ مەرحەلەیە یاریەکە بەریتەوە باش ئەو مەرحەلانە چی مەرحەلەی یەکەمیان باسمان کرد ئۆپنینەکەکردنەوەی یاریەکە تۆ چۆن ئالەتەکانت بۆ نمونە ئەیەنیتە دەرەوە و ماڵ ئەەکەیت ئەمە پێوتێ ماڵکردن و پاراستنی مەلیکەکە دیا پاشاکەت بۆ نمە لە چی لە کشومات باشە ئەمە مەرحەلەی یەکەمە ئۆپنینە تۆ قەتعەکان بۆ نمونە ئەوش بە هەمان شێوەی تۆ بۆ نمونە قەتعەکان لێنێتە دەرەوە پێوتێ کردنەوەی شەترەنج لەما ئەبێت تۆ براوە بیت باشە چۆن براوە بیت بۆ نمونە ئەبێ یاریەکە وا لێ بکەی بۆ نمونە زوعفت نەبێ ینی هیچ مربعێکە زوعفی نەبێ ئالەتێک بۆ نمونە زعیف نەبێ بۆ نمونە چۆن ئەمە ئەکەیت ئەوەی تر بە تەرکیز و بێشێکی زۆر و بە کاتێکی زۆر لێزانینی یاریزانەکە بە علمی یاریزانەکەی تا چەند علمی ئۆپنینەکەی لایە باشە لە دوای ئەما بێ بەچی ئەبێ بە وەسەتی یاریەکە ناوەڕاستی گێمەکە ناوەڕاستی گێمەکە خۆی دامی خوا هەموو تاکتیک و هەموو یاری استراتێجەکان و ئەوەی کە دروستە بێت لە ناوەڕاستی یاریەکە دروستە بێت کە تۆ نابێ بە هیچ شێوەیەک نەتەرکیزە بڕۆ لەسەر یاریەکە و ئەژبێ بەو پەڕی جوان بیانی بەو پەڕی باشیەوە جوڵەکانێ بکەی بۆەوەی کە هەڵە نەکەیت بکەویتە هەر هەڵەیەکەوە لە ناوەڕاستی یاریەکەیە یانی تۆ دۆڕاویت وایە بەشێکی یاریەکەت بردێتەوە کە ئۆپنینە کاتە ناوەڕاستیش پێویستی بەچی هەیە پێویستی بە بردنەوە هەیە کاتە بێ بە زۆر بە باشی یاری بکەیت چکە هەموو یاریەک لە شەترەنجا یەکسانە باشە تۆ بەو تەرکیزەوە بۆ باشیارەکەی بۆی کە چی بکەیت ئەفزەڵێ دەگوەرگری بۆی کە یاریەکە بەریتەوە دواتر پێوتێ نیهایەت کە کەمترین قەتعی تیامێنێ مەلیکەمێنێتەوە لەگەڵ قەڵایە مەلیکەمێنێتەوە لەگەڵ دوو ئەسپوفیلە مەلیکەمێنێتەوە لەگەڵ ئەوانەیە ئەژبێ لە نیهایەتە زۆر بە باشیارێکی بۆی بیبێتەوە ینی ئەم سێ مەرحەلە پێویستەکە بۆ تۆ کە تەرکیزێکی باشە هەبێت لە ناو یاریەکەیە و تەرکیزت نەڕوە و ماندوو نەبیت هەندێک جار لیاقەت نامێنێت لە سەیارەکە یعنی بەدەست تۆ نییە ینی یاریەکە 4 ساعتی پێچی باسی کاتت کرد بزانم یاری بۆ نمونە درێژترین یاری کە کردبێتت چەند سعات بووە یان ئەگەر مەرجە بۆ نمونە کاتێکی زۆری بوێت تا تۆ ئەم بیرکردنەوەی چەند جۆرێک یاریمان هەیە یاری خێرامان هەیە یاری خێراکان دایم 3 دقیقە زایدن 2 سانیە بۆ هەر جوڵێک 2 سانیت بۆ زیاتر بێت احتیمالە 20 دقیقەی پێ بچێت نیم ساعت پێ بچێت زیاتری پێ بچێت ئەو 3 زایدن 2 بۆ نمونە هەموو جوڵێکە تۆیەکی 2 سانیت بۆ زیابێ ینی کاتەکەت بۆ زیاد دەبێت ئەمانە ڕاپیدەکە 10 دقیقەیە چارێکی یا 25 دقیقەمانەمان هەیە و هەشمانە کلاسیکەکان ساعت و نیم ساعت و 10 دقیقە ساعت و 20 دقیقە بۆ نمونە بەڵێ کاتت هەیە ینی تۆ ئەو ساعت و 20 دقیقەت هەیە بەرامبەری ساعت و 20 دقیقە هەیە تۆ بۆت هەیە فریت لە کاتی خۆتا بیرکەیتەوە ئێتر دقیقەی بیرەکەیتەوە نیم ساعت بیرەکەیتەوە چارێکی بیرەکەیتەوە تۆ ساعتێک و 20 دقیقەت هەیە بۆ هەر جوڵەیەکی شت سانێت بۆ زیاد دەبێت بەڵام کە کاتێک ئەو دۆڕاوی بۆیە ئەبێ بزانی لە چ کاتێکا زیاتر بیرەکەیتەوە لە چی لە ئۆپلینا بیرە ئەبێ زۆر بیرکەیتەوە یا لە وەسەتا زۆر بیرکەیتەوە لە نیهایەتە بۆ زیاتر بێخۆ ئەم مەرحەلانە پێویستی بە بیرکردنەوە پێویستی بە کات هەیە بەڵام ئەبێت تۆ بزانین لە کوێ زۆرترین بیرەکەیتەوە بەپێی ئەزمموی خۆت وەکو یاریزانێک وەکو ڕاهێنەرێک ینی لە چ کاتێکا یاریزان زیاتر کاتەکەی دانێ بۆ ئەو کاتێک کە بیر بکاتەوە بە باشی بۆ کام بەشیان باشە مەسەن بۆ
بۆ کردنەوەی یاریەکە بياخۆ لە وەسەتا بياخۆ لە یاریزان بە ئیجباریە بێکردنەوەی لەبەر بێت ینی وەکو ئەوەی کە عیلمێکە بێ لەبەری بێت باشە بۆ یەکەمترین کات ئەبێ لە کردنەوەکانە بکوژێت لەکوێ پێویستەکە بیرکەیتەوە لە مەوقیفێکی وەسەتی بۆ نمونە لە وەسەت ڕاستیاتر ئەبێتەوە بیرکەیتەوە بۆی بیبیتە نیهایەتێکی یاریەکە بێتە نیهایەتێکی باشەوە. باش ئەگەر تۆ بۆ جوڵاندنی یەکێک لەوانە مثلەن 10 دقات پێ بچێ 10 دقەش ئەدرێ بە کەسی بەرامبەرت بۆ مثلەن بۆ جوڵەیەک کاتەکە دیاری کراوە ئەو ساعتێک و 20 دقەی هەیە تۆ ساعتێک و 20 دقەت هەیە ئێستا تۆ چۆن بیرەکەی تۆ باڵەجی خۆت دقەی بیرەکەیت ئەوش بە هەمان شێوە کە کات نەما ئەنی بۆ هەنی حاڵەت هەنێ یاسا و ڕێسای خۆی هەیە شەترەنج کە کاتەکە نەما سێ دەکەن بوون ئەگەر هیچ ئالەتێکی نەما و بەزمەلیکی مابووە ئەو یارەکە یەکسان دەبێت چکان ناتوانێت هیچ بە هیچ شێوەیەک بەرامبەر کشومات بکات بەڵام ئالەتێکی لە قەڵاکانی مابێ ئەسپێک یا فیلێکی مابێ لەوانە بۆن و بەیدەقی مابێتەوە ئەنی ئەتوانێت بەرامبەر مات بکات و کاتە بەرامبەر بە دۆڕا حساب بکرێت. باش ئەی گرنگی ئەم جیهازێکی هێناوتە ئەمە لێرە پێشتر بەکات نەبووە پێشتر شەترەنج بەکات نەبووە لەوە چێ مانگی پێ بچێت 2 مانگی پێچوو بێ بۆن مەحاڵەکە ئێستا بەس بۆ چییە؟ بۆ وێ کە بە زووی یاریەکە تاو ببێ ینی هەموو شتێ بەکات ینی وانە؟ ئەنی کاتەکە دیاری کراوە. ئەم وەرزشی شەترەنجە وەکو هەموو وەرزشەکانی تر یاسای هەیە مثلەن بە پێی یاسا و ڕێسا؟ بەڵێ یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە شەترەنجێکێک لەو یاسانی کە باس دەکات ینی بۆ نمونە تەچ موڤە ینی دەستدا لە هەر ئالەتێکەوە ئیلا ئەبێ بیژوڵێن تەچ موڤە واتەچ بە جوڵاو حسابە بە جوڵاو حسابە ئێستا من ئەم فیلە ئەمەوێ بیژوڵێنم باشە ئەگەر هێنامە ئێرا و دەستم لێ بەرە یانی جوڵەکە تاو بووە باشە بەس ئەگەر هێنامە ئێرە دەستم لێ بەر نەیە هێنام و جێ خۆی دوای توانم بیخەمە مڕبعێکیکەوە بەس کە دەستیشم لێە ئەبێ ئیلا هەر ئەبێ بچوڵێت تەچ موڤە لە شەترەنجە. باشە چی یاسایەکی تری هەیە کە مەسەلەن خەڵک زۆر نازانێ یان مەسەلەن شتی تازەیە هەر ئەوەیە هەکەوەی کە بەسەن دەزلیان ئەبێ بە جوڵە هیچ یاساکانی تر چی یاسایەکی تری هەیە کە زۆر شایە بێ خەڵک حەز بکە فێر بێ بۆ نمونە لە سەرەتایە بێت؟ یاسامان زۆرە لە شەترەنجا بۆ نمونە بەڵام ئەوەی کە بۆ نمونە کە باس دەکرێت لە شەترەنجا بەس ینی کەەوەی کە خەڵک پێی ئاشنا بوو زیاتر تەچ موڤەکەی ئەو تەچ موڤێ ینی کە دەست لێ ئەبێ هەر بیجوڵێنی یاسای کە بۆ نمونە وەکو چی ینی یاسای حەکەمەڵی بۆ یاسای یاریەکە باشە بزان یاسای حەکەمان بۆ باسکە بزانام ئەو چۆن ڕاهێنەری یاخود حەکەمایەتیەکە بۆ یاریەکە حەکەم ینی بۆ ئەمە هەر بۆردێک نییە کە بتوڵات دەکرێتەوە ئێستا بۆ زیاتر لە 50 بۆرد بۆ نمونە ینی 100 یاریزان بەشداری کردووە 2 کەس بەرامبەر یەکتری یاریەکەن عادەتەن ئێتر حەکەمەکە بێت سەرپەرشتی هەمی بکە ینی خۆ بە دیاریارێک کۆدا نانیشێ بۆ نمونە سەرپەرشتی هەمیەکە بۆ نمونە یارێکەوە بەڕێکپێکی ڕۆ یا ساورەسای خۆیە تۆ تەژمو بەکەیت و بۆ نمونە جوڵەکان بەڕێکپێکەکەی بەڵام یەکێک لەو یاسانەکە باسمان کرد بۆ نە تۆ کاتەکەت ئەکەوێت باشە ینی مناقەشت کردو لەگەڵ یاریزانی بەرامبەرەوە ئەگەر لێنە بۆ کاتت کەوتووە حەکەم خۆ حەق نییە بەسەرێت تۆ مناقەشت کردووە حەکەم چی ئەبینێ کاتەکە بینە کاتەکەی تۆ کەوتووە وایە کە کاتەکەی تۆ کەوتەوە ینی تۆ دۆڕاویت ینی حەکەمیە ئەوە بینێ کاتت کەوتووە هیچ مناقەشێکە لەگەڵا ناکە ئەڵێ مادەم کاتەکەت کەوتوکاتە تۆ دۆڕاویت بەتەکیت ینی ئەمە یەکێکە لە یاساکان بۆ نمونە. باش باسێکی پاڵەوانێتیەکانم بەو کە بزانم خۆت بەشداری چ پاڵەوانێتێکت کردووە لە ئێستا لە کوردستان و لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی دراوە بەم وەرزشە؟ وەڵاوەکو کوردستان ئەگەر باسی بکەین هەتاوەکو ئێستا بە تەواوەتی گرنگی نەدراوە بەم وەرزشە بەڵام خۆشبەختانە یانی خانزاد لە هەولێر توانی بۆ نمونە شەترەنج بباتە ناو پرۆگرامی خوێندنەوە شەڵام ساڵبێتەوە ینی وەکو پرۆگرامی خوێندن لە سەرەتایەکان نابوونە دەست پێکات لە قۆناغی سەرەتایی و دەست پێکە باشە بتا چەند گرنگە بۆ باسی ئەوەت کرد کە لە سەرەتایی پرۆگرام و باسی تەرکیزت کردتر ئەم یاریە ینی مەسەلەن لە سایانەوەی تەرکیزە ئەبێ زۆر تەرکیز بکەیە بێ مەسەلەن خەیاڵت نەڕوا لە سەر یاریەکە تا زۆربەی کات لە بتوڵاتەکان کە تۆ باسی کرد ئێستا بەشداریم کردووە لە هەموو بتوڵاتەکانی کوردستانە زۆری بەشداریم کردووە لە بتوڵاتەکانی عراقی شا بەشداریمان کردو من خۆم بۆ ینی سەرچنار یاریەکەم لە سلێمانی کە توانیمان لەسەر ئاستی عراق بین پلە یەکەم بەدەست بێنین بۆ دەرەجە دووی
يعني بەشی شەترەنج دەرەجە دووەکەی بۆ نمونە بین بە بەتەڵی عێراق 2023 توانین سەرکەین بۆ پلەیەکی عێراق بۆ نمونە لە کوردستانیشا کە بەشداریمان کرد توانیمان پلەی دووەمی هەموو کوردستان بەدەست بێنین یعنی پێشمەرگە ئەوان یەکەم بوون ئێمە پلەی دووەممان بەدەستێنان لەسەر ئاستی کوردستانیش کەمە بۆ نمونە دەستکەوتێکی باشەوە خۆشم ئەم ساڵ سەرکەوتوم بۆ نهایی بۆ بەرەو چون بۆ منتەخەب عێراق ئینشاڵڵا. دەستان خۆش بە سەرکەوتوو بن. بزانم باسی تەرکیزت کرد، بزانم تا چەند گرنگە دایکان و باوکان بە تایبەت لە هاوینە گرنگی بە مۆرزشە بن بۆ مناڵەکانیان. بۆ نمونە لە ئێستا ینی بەداخەوە هەموو مناڵی هەمومان ئێستاوای لاتۆکە بێ ئامێرێکی زیرەکی پێبێت بۆ دوورخستنەوە لەو ئامێرەش هەز ناکەی مەسەرەن ئەم یاریە بۆ تەرکیز بۆ وانێ قوتابخانە بۆ هەموو شتێ تەرکیزی زۆر باش ئەکا هەمووکو وەرزشێکە هەم بۆ نمونە لە ئەم ئامێرە زیرەکانە دوور ئەکەوێتەوە. زیاتر لە وڵاتی ئێمە ئازانی چۆنە من کە ئەڵێم کولتورمان نییە وەکو ئێرانی نێمە ئێران بۆ نمە دایک و باوکەکە لەگەڵ یان بۆ نمونە یەک دنیا مەسروفی مناڵەکانەکەن بەس چی بێ لە ئامێرە زیرەکەکان دووری خەنەوە بۆ مدەڕیبی بۆ گرن بۆ نمە بۆ مناڵەکەیان بەشداری بوتوڵاتی پێەکەن مەسروفی بۆکەن بۆ لێرە ئەم شتە نییە لە وڵاتی ئێمە ئەمە نابینم. ینی مناڵمان هەیە ئێستا زۆر مستەوای بەرزە باشە باوکەکە بڵین قەیچەکە ئەو ئیمکانەتی نییە کە بەو شێوازە پێشی بخات ینی ئەتوانێت ینی بۆ نمونە زۆر بە ئاسانی زیاتر پێشکەشە توانایەکی زۆر لە ڕادە بە دەری هەیە چکامە عیلمە بۆ نمونە ئەگەر مناڵ بۆ نمونە بێت بۆ فێری شەترەنج ببێت ینی بۆ نمونە فێری خۆ بەڕێوەبردنیش ئەبێ بۆ نمە چکە لێرە پێویستەکە تەرکیز کاتە سەر 64 مربع پێویستەکە تەرکاتە سەر 32 ئالت کە لە ناو شەترەنجەکە هەیە تەرکیز کاتە سەر هەموو جوڵەکانی خۆی و بەرامبەریشی باشترین جوڵە بۆ خۆی و بۆ بەرامبەریشی بدۆزێتەوە هەتاوەکو یاریەکە بباتەوە ینی ئەم یاریە متعەیەکی زۆر خۆشی تایە هەر مناڵێک بۆ نمونە بێت یاری شەترەنج بکە ئەو کاتە بۆ نمونە متعەیەکی زۆر خۆشی لێبینێ یاریکی زۆر خۆشە کوردەواری خۆمانە لە ناو شەترەنجەکە شەڕەشەقێکی زۆر خۆشی تایە کاتێکە ئالەتەکان لە خۆی و مناڵە زۆر دڵی پێخۆشە ئیتر ئەمانە هۆکارن بۆی کە بۆ نمونە باوکو دایکان بۆ نمونە زیاتر احتیمام بە یاری شەترەنج بن بە تایبەت لە سلێمانیەکە زۆر پەراوێز خراوە شەترەنج. بەداخەو بزەم مەرجە تەمەنێکی مناڵیەوە فێری ببێت زۆر باشتر ببێت؟ بەڵێ هەتا لە تەمەنی مناڵیە فێر بێت زۆر باشتر فێر ئەبێت و بە تەرکیزێکی زۆر باشەوە بە مێشێکی زۆر سافەوە چکە باشترین تەمەن بۆ فێربوون تەمەنی مناڵیە هەموو فێربوونێک یانی هەر علمێک هەر شتێکە تۆ بۆ نمە بە خەڵ تا بێت بوونە باشترین تەمەن بۆی مناڵیە. بەڕێستان وەکو یاریزانە وەکو ڕاهێنەرێکی شەترەنجیش باسی ئەوەت کرد کە لە ئێستا لە شاری هەولێر قوتابخانەی خانزات پەیمانگای خانزات هەستاوە شەترەنجی خانزات بەڵێ هەستاوە کە مەسەلەن ئەمە بکا بە بابەتێک بۆ وانێ قوتابخانە ئێوە چیتان کردو بۆ نمونە لە شاری سلێمانی هەوڵتان ناوەکە بۆ نمونە ئەمە بکەنە منهەجێک لە قوتابخانەکانە بخوێنیان سەردانی قوتابخانەکان بکەن قوتابی فێر بکەن ئەوەی بە مەرجێکیانی حەزی لێ بێت. بە سپاسەوەی لێم ئێمە ئەوەی کە منهەجەکەی داناوە بۆی کە بۆن هۆکار بۆ پێشخستنی بەشی شەترەنجەکە هەر لە سلێمانی لای خۆمانە زۆر بەڕێز کاگارام کە هەستاوە بە ئەو ئەرکە و ئەو کارە بۆ نمونە و زۆر لە کتێبەکانی شی تەرجەمە کردووە بە زمانی کوردی کە من لێرە دەستخۆشی ماندوو بۆ بەڕاستی و هەر کەسێک کەش کە توانی بێت کتێبێکی دانابێت یا کتێبێکی تەرجەمە کرد بێ بۆ زمانی کوردی من دەستخۆشی دەکەم بەڵێ کاگارانمان هەیە لە سلێمانی کە زۆر ماندوو بۆ لەو وارەیە. دەستی خۆش و ماندوونە بەبزام دو پرسیارم کاک بەختیار لە ئێستاە ئەم وەرزشی شەترەنجی وەکو زۆربەی وەرزشەکانی ترش سێرەکەی بۆ نمونە لە مۆبایلە هەیە لەسەر کۆمپیوتەر بۆ نمونە خەڵک ئەی کات حەزیلەتی بزانام ئەو تام و چێژەی هەیە تۆ خۆدۆک و یاریزانێک ئەو تام و چێژەی هەیە ئەو کۆی کە ڕاستە و خۆ بەرامبەر کەسێک تۆ ئەم یاریە بکەیت؟ هیچ یاریەک لە دنیاە تامی ئەوە نایە کە خۆت ڕاستە و خۆ یاریەکە بکەیت. ینی بەڵێ ئۆنلاینی ژیاری هەیە ئێستا بۆ نمونە ئەتوانین تۆ لێرەوە یاری بکەیت لەگەڵ کەسێکا لە بەرازیلیا لە ئەرجنتینیا لە ئەمریکا لە وڵاتە ئەوروپیەکان بەڵام ئەو تام و چێژەی نییە کە تۆ لەسەر ڕۆقەکە دانیشیت خۆت جوڵەکان ئەدۆزیتەوە خۆت چوار زۆربەی کات ئێستا ئۆنلاینە چی فێڵ و فڕی تیاکرێ هەموو کات بۆ نمونە چکە تۆ بەرامبەر نابینی کە بە چیاری لەگەڵاکە بەس ئەوەی سەر ڕۆقەکە تۆ هەموو شتێک خۆت ئەیکیت
متعی تایبەتی خۆی هەیە. بەتەکید زۆر سوپاس کاک بەختیار ئەمڕۆ تۆمانمان دوو کرد سوپاس بۆ ئامادەبوونت من شتێکی ئەو تۆم نەماوەگەر خۆت شتێکت مابێت لە کۆتایی پرۆگرامەکە پێت خۆش بە باسی بکەیت. وەڵا سوپاس بۆ ئێوەش بۆ ئەوەی کە ماندوو بوون لەگەڵما ئەم بەنامەیەتان پێشکەکە زۆر سوپاسان دەکەم هیچم نەماوە تەنیا ئەوەی کە ببێتە هۆکارێک لە شاری سلێمانیە شەترەنج بەرە پێشتر ببرێت بۆ ینی لانی بەرپرسیش ئەو ڕێگلە یا وەرزشی شەترەنج باتەوە بەو بەدڵنیایە وەکو هەموو وەرزشەکانی تر وەکو هەموو ئەو شتانی کە پێویستە ڕۆژانە و بە تایبەتیش بۆ مناڵ گرنگە بەڕاستی ئاوەڕێکی جدی لێ بدرێتەوە. زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ کاک بەختیار ساڵح کە بەڕێزیان یاریزان و ڕاهێنەری شەترەنج بوون. ئەمڕۆ لای ئێمە میوان بۆ قسە و باسمان کرد لەسەر یاری شەترەنج و تایبەتمەندیەکانی ئەو یاریە. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.